بێنێ ڕوحەکەم چێە؟ دەبێ ڕوحەکەم چێ بێ؟ تۆ بڵێ نووری بۆیە هەموو ڕۆژە قژت دادێنی هەموو ڕۆژە دلی جوان لەبەر دەکەی بۆ ڕوحەکەتە؟ زانم چی تریشت تێدایە؟ وەی بابە هەناسەکەم نووری بووی و پیاوە خیانەت لەمەم بکەی نووری هەناسەکەم چێە؟ هەناسەکەم زانم چی تریش دەبینینەوە؟ هەموو کەسێتی کاکم بە یەک و دوو تێر نابێ سێ دانەی هەیە خۆی کوێ بکەم بەسەر خۆمە نووری بۆ وام لەگەڵ دەکەی تەلەفۆنیان بۆ بکەم زانم چێن نازانم چی بکەم تەلەفۆنیان بۆ بکەم یەکەم دانە ڕوحەکەم ئەلۆ نووری دەکرێت بزانم تۆ نووری لەکوێوە دەناسی؟ هاڕۆڵە نووری کوڕی منە تۆ کێی؟ ئەو دایە ببورە دەستم پێکە خواحافظ قورت بەسەری سەبری بە قورئان حەیام دەچوو ئەی باشە بڵێ بۆ بە ڕوحەکەم نووسیوتە چێنا لە دایکی بە ڕوحەکەی نووسیوە بۆی کە گومان نەکەم لە هەناسەکەی بزانم هەناسەکەی چێیە چێناڵێ بەشەرە ئەلۆ بەڵێ کاکە نووری جەنابتان چێن؟ ئەرە موبایلی نووری چیەکە لای تۆ چی؟ من سەبریم سەبری چۆنی ئەحواڵە؟ ئەی تۆ چی؟ وەرە عوسمانم عوسمان عوسمانەوە تۆی؟ تخوا ببوورە دەستم پێکەوت ئای قۆڵ بەسەر باش نەبوو بۆش هیچ قسەم نەکرد چی بکەم خوایە چی بکەم با بۆ هەناسەکە هەموو کەسەکەشمی بکەم بزانم هەموو کەسەکەی چێیە بزانمەوی داخوا چێداناوە هەموو کەسەکەی خۆمم دوو دڵی چ بە مرۆڤ دەکا هەی سەبرێ قوڕ بەسەر تۆ بڵێ بۆ گومانت لەو فریشتەیە کرد کوڕە نووری لێ دەباری کەی کاری وا دەکا تۆ بڵێ بۆ تەلەفۆنت کرد بۆ عالەمە فەرمی چ جوان بەچیان دەدەیەوە تۆ بڵێ بۆ قوڕت بەسەری خۆت کرد بوختانت بەو پیاوە کرد